بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان نێبێت لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوێ بەڕێز داین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا جەلال دەباخ. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. خۆشبی بژیت هەر سەرکەوتوو بن. شتێکی گرنگ ئەوەی کە لە ساڵی 63 کودەتای بڵێن حیزبی بەعزەکرێ. ئەو کاتە ژمارەیەکی ێژگار زۆر لە کادران و سەرکردەکانی حیزبی شووی و ئەمانە لەلایەن بەعسەوە جیران و لە سێدارە دران و یعنی کەوتنە ڕۆژێکی خراپەوە. بەشێکی زۆری سەرکردایەتی حیزب و ئەوانە ڕویان کردە کوردستان. ئەمێ باسی ئەوم بۆ بکەیت تۆ هەرچەندە لێرە نەبووی بەڵام تۆ ئەندامێکی چالاک و دیار و وریای حیزبی شوویعی بووی. باس دەواکرێ کە بڵین ئەوانەی کە دوایی بوون بە باڵی مەکتەبی سیاسی بە تایبەتی لە مەنتیقەی سلێمانی دژایەتی حیزبی شوویعیان کرد. بۆچی دژایەتیان نەکرد بێ لەوان بپرسی. بەڵێ بەس ئێوەژە زانن یعنی هۆڵەیەکی گەورە بوو کردیان و لەبەر ئەوەی کە ئێمە لە شۆڕشی ئەیلول ماینەوە و پژگیریمان کرد و بەرز هەڵوێستەکەی بارزانانی نەمرمان تەماشا کرد و بروسکەی تەعمیم کردبوو بۆ هەموو لق و بۆ هەموو تەنزیماتی خۆیان هی شۆڕشی ئەیلول و پارتی کە ئەگەر شیوعیەکان و دۆستەکانیان هاتن پێشوازیان لێ بکەن و یارمەتیان بن. بە پێچەوانەوە ئەوانەی مەکتەبی سیاسی هەڵوێستیان ئەو وەختەوانە بوو. بەڵێ مامۆستا بۆچی ئەوە بارەگاکانتان بردە سماخۆڵی یاخود کلکە سماق؟ ئێوە بۆ زیاتر لەوێمانەوە ینی مەبەستم علاقەی باشمان لەگەڵ مامەڕزایەکان هەبوو. بەڵێ مامەڕزای ڕەحمەتی ڕاوێژی بەجێشت بوو بۆ کوڕەکانی کە ئێمە لەگەڵ حیزبی شیوعیە هاوبیرین هاوڕێبازین ئەبێ ئاگاتان لێیان بێ عەفوەن ئاگاتان لێیان بێ و ئەوە قسەی مامەڕزایە؟ بەڵێ بەڵێ لە پاشا کوڕەکانی کاک حەمید و مامتەها هەردووچیان شیوعی بوون. بەڵێ من پەیوەندیم لەگەڵیان هەبوو لە قەزای مەرکەزی سلەیمانی منطقەی سوورداش ئەوان لە منطقەی سوورداش مەسئولیەتیان هەبوو. یعنی بوو بوون بە پێشمەرگە و ئەندامی حیزبی شوویعی ئەندام بوون لە حیزبە. بەڵێ ئەی مامەڕەزا خۆی مامەڕەزا خۆی ئەندام نەبوو دۆستێکی نزیک بوو. بەڵێ کۆچی دوایی کرد و لە دوای ئەوە ئێمە حزب زۆر احتیمامی پێدان هاوڕێ عەزیز و هاوڕێیانی تری قیادی سەردانیانەکردن. بەڵێ مامۆستا چی هاوبەش هەبوو لە بینی بڵێن حیزبی شوویعی و تەریقەتی مامەڕەزایی ئەوانە؟ مامەڕزاییەکان یاخۆ چی کۆی کردبوونەوە ئێوەی؟ بەڵێ مامەڕزاییەکان کۆمەڵێکی بێوەی و ئاشتیخواز بوون. بەڵێ و هەندێک ئەفکاری یەکسانی و هەندێک ئەفکاری ئینسانیان هەبوو کە لەوانە هەمووی ئێمە متتەفق بووین. بەڵێ لەبەر ئەوە ئێمە پشگیریمانەکردن ئەوان پشگیری ئەمەیانە کرد. شێخ عەبدولکەریم کاکە شێخ عەبدولکەریم باوکی شێخ عەبدولکەریم کە خۆی قیادی بوو دوایی لە یەکێتیە حاجی شێخ محەممەی شەدەڵا ئەویش شخصێتێکی دینی گەورە بوو بە کۆمۆنیست. من چەند جار سەردانی کردوم و پەیوەندیم لەگەڵ ئەویش هەبووە بەبێ ئەوەی ئاشکرای بکەین چونکە مەکانەیەکی دینی هەبوو نە ئەوایە مامۆستا وەکو فکر شوویعی بوو بە شوویعیە ئەندام بوو ئەندام بوو کاک حەمیدیش ئەندام بوو مام تەهاش ئەندام بوو بە پێشمەرگایەتیشە مامتەها ڕای کردبوو لە دەست هێن بوو مەدیری ناحیە بوو ڕای کرد لە دەست بەعز هاتە لای ئێمە وتی ئەمەوێت چاوم ڕوون بێ بە مەقەڕەکانە بگەڕێم بە هەموو مەقەڕەکانە گەڕا کۆمەڵی خەڵکمان لەگەڵا بوو کە سەر بەوان بوون مامەڕزایی بوون و دەوری لە پێشمەرگا دەورێکی باشیان هەبوو ئەوانە لەگەڵی هاتن لە پاشا باسییان کرد کە وەزعی زۆر خراپە ئێمەش بە پێی توانە یارمەتیەکماندا و زۆری پێخۆش بوو ڕۆیشتەوە و دائیمەن
ئینسانی پێشکەوتن خواز و دیموکراتی بوونەوەانە باڵێ کە لەوێ کۆبوونەوە زۆر یارمەتی حیزبیاندا تقریبن 500-600 کەس لەو ناوە لەو گوندی کەڵکەسماق و دەور و پشتی کۆبوونەوە لە پاشە هاوڕێیان هەستیان کرد کە ئەمە بارگرانێکی گەورەیە وتیان با بڕۆین بارەگا بکەینەوە لە سەر سەفین لە منطقەی ئاوەگرت چوون لەوێ کردیانەوە وردە وردە لە خواریشەوە خەڵق هات و پەیوەندی لەگەڵ منەزەمات چاک بوو هاوڕێ کەریم و هاوڕێ عەزیز و هاوڕێ عومەری عەلی مامەشێخە کە ئەندامانی مەکتەبی سیاسی بوون ڕۆڵێکی باشیان لەو فترێدا جێرا و توانرا کە حیزب برینەکانی تەداوی بکە وەکو باسم کرد هەڵوێستی ئیجابیانەی شەخصی بارزانی نەمەر کارێکی گەورەی هەبوو دوایی هێزەکانی ئێمەی لەکوێ دانا بە ئەمری خۆی لە بینی ڕەواندز و گەڵاڵە ئەو منتیقەیە چونکە وتی ئەمانە نەخیانە دەکەن نە هیچ و لەوەی داناین هەر هێرشێکی حکوومەت بووە بە سەرێمە هات ئێمەش تەقسیرمان ناکرد باڵێ مامۆسا لەو فترەیە بە تایبەتی سەردەمی عەبدولسەلام و عەبدوڕەحمان و ئەوە حیزبی شوێعی چۆن مامەڵەی لەگەڵ ئەو دوو فترەیە کرد ینی سیاسەتی نەشەڕ نەئاشتی هەبوو عەلاقەی هەبوو گفتوگۆتان هەبوو لەگەڵ حکوومەتە بە چ شێوەیەک مامەڵەتان دەکرد لە چ وەختێکە لە دوای کودەتای حیزبی بەعسکە هات و دوای عەبدولسەلام و دوای عەبدولسەلام کودەتای کرد بەڵێ ئێوە لەو هینانەیە ینی لەگەڵ حکوومەتە پەیوەندیتان چۆن بوو ئەو وەختە حکوومەتی عەبدولسەلام عارف هینێکی دەرکرد چەند نامێرکە و کتێبی گەورەی دەرکرد لەسەر تاوانەکانی بەعس على ئەساس بەعسی لادا لە سوڵتا لەلای ئێمە هەندێک نزیکبوونەوە بوو لەگەڵ سوڵتا بەڵام عەبدولسەلام عارف خۆی مشەبع بوو بە ئەفکاری مەعادی بە شیوعیەت و نەهاتە ژێربارەوە و نزیک بێتەوە لەو فترەیە ڕێبازێکی یەمینی لە هەندێک هاوڕێیانەوە چەسپا یەک لەوانە بە ناوی مونیر ئەحمەد کە نوێنەرمان بوو لە موجلەی قەضایە سلم وە لە ئیشتراکیە وتارێکی نووسی و وەکو داواکردن بۆ یەکگرتن لەگەڵ ئیتیحادی ئیشتراکی عەرەبی هاتە پێشەوە مونیر ئەحمەد بەداخەوە هاوڕێ بەها بوو بەهادی نووری بوو یعنی ئەو بۆچی بەداخەوە چونکە تێکۆشەرێکی مێژووی بوو ئیشی زۆری هەبوو بەڵام بازیشی ئەدا لەم پەڕی یەمینەوە بۆ ئەو پەڕی یەسار و بە پێچەوانەشەوە هەندێک جار یەساری متتەڕیف بوو هەندێک جار یەمینی متتەڕیف بوو لەبەر ئەوە خۆشی دانی بەوە دانا لە دواییە کە حیزب لەو ناجە پشیمان بووە و ئەو ناجی یەمینیەی خەتی ئاب ئیدانە کرا لەو فترەیە نزیکبوونەوەیەک هەبوو لەگەڵ ئیتیحادی ئیشتراکیە تەنانەت حیزب برادەرێکی نارد چوو مەکتەبی سیاسی ئەو حیزبەوە بۆ یەکگرتن یا بۆچی مامۆستا لەگەڵ ئەوە کە لە دواییە دەور بجێڕێ کە ئەویش مامۆستا و هاوڕێ فەلەکە دین کاکەی بوو لە دواییە ئەوەی نەکرد و مقتەنع نەبوو وازی لیان هێنا و ڕۆی چونکە ئەوان هینیان نەدا بەدەستەوە لەسەر مکافحی شوێت بەردەوام بوون وەڵا ئەویش بۆ مامۆستا فەلەکە دین کاکەی لەگەڵ حیزبی شوێعیە بوو ئەندامی حیزب و پێشکەوتوو بوو کادرێکی پێشکەوتوو بوو حیزب ناردی چووە مەکتەبی سیاسی ئیتیحادی ئیشتراکی عەرەبیەوە باشە دوایی لەگەڵ ئەوان ئیدارەی نەکرد هاتە دەرەوە لە حیزبیش هاتە دەرەوە چوە پاڵ پارتی و هەتا کۆتایی ژیانی پیاوێکی تێکۆشەر و کادرێکی پێشکەوتنخوازی پارتی بوو ئالە وەختا ئێمە ئەو سیاسەتە زۆر زەربەی لێداین لە پاشا گەڕاینەوە سەر ئەوەی دروشمی ڕووخاندنی ڕژێم بەرزکەینەوە سەر لە نوێ و بە تین و گوژمێکی زیاترەوە لە شۆڕشی ئەیلولا بەشدار بین
مامۆسایەوە پەیوەندیتان لەگەڵ وڵاتە سۆسیالیستیەکان بە تایبەتی لەگەڵ سۆڤێت و ئەوانە هەبوو ئەو فترەیە هەڵوێستی سۆڤێت و ئەوانە بەرامبەر بە شۆڕشی کورد و حیزبی شوێعی و ئەمانە چۆن بوو بەردەوام پەیوەندیان باش بوو بەردەوام ئامادە بوون بۆ هەموو یارمەتی و هاوکاریەک و بەڵامیان کردوتەوە بۆ یارمەتیدانی ئەوان هەتا آخر لەحظە شۆرەوی کە ڕووخاوە یارمەتی لە شۆڕش و لە هەندێک لایەنی نەبڕیوە باشە بەس بەردەوامیش چەک و تەقەمەنی و ئەم شتانەشیان بە عراق و سووریە و ئەو وڵاتانە هەر فرۆشتووە ئەوە شتێکی ترە بۆ ئەوە شتێکی ترە مامۆستا فەرقی چییە چەک خۆنە لەوەی نەکرێتێ لە ئەمریکایە کرێ لە فەرەنسایە کرێ لە بەریتانیا کرێ یعنی تۆ ئەوە توێکارێکی دروست بوو کە چەکیان نەفرۆش بە عراق ئەوان بە مەبەستێک یانست لێ نزیک منەوە بەڵکو لەو نەهجە واز بێنە ناجێکی تر بگرنە بەر طبعا ئێمە لەگەڵ ئەو نەهجە نەبووین وەک حیزبیش وەک ئەشخاصیش لەبەر ئەوە مۆزوعەکە باسێکی قوڵی ئەوێ و زانستانی ئەوێ بە دۆکومنتەوە خۆ بە دۆکومنت چییە مامۆسا خۆ تیارەکانی عراق هەمووی سۆڤێت بوون و هاتن کورد بردومانی دیەکانی کوردستانیان بچی لە بازار خەنجەرێ بکری خەنجەرەکە هەر کەس دروستی کردبێ تۆ خەنجەرەکە بکەی بە ورژ یەکێکە تۆ مەسئولی نەک ئەو کەسی کە دروستی کردووە تێگەی لەبەرەوە ئەو چەکە کە بەدەستیانەوەیە بەکارێنن بە غەڵت بەکارێنن تیارەکانیان بەسار دروستکردنی ئەو چەکانە خراپ نییە خۆی مێگ نەبوو ئەو چەکانە کە لە دژی ئێمە و شۆڕشیش بەکارەهات یخۆ میراجیان و ئەمانەش و نەوعەکانی تری چەک هەمووی بەکارەهات لەبەر ئەوە با لەسەر ئەو شتانە نەوەستین بینە بەس مامۆساوە شتێکی مێژوویە ینی بۆ مێژوو ئێوە تا ئێستش دیفاع لە سۆڤێتی بۆ مێژوو ئەڵێم ئەو وڵاتە ئیشتراکیانە و بە تایبەتی سۆڤێت هەتا ئاخر وەخت یارمەتی شۆڕشیان داوە تۆ پێم ناڕێی چێ بوو دەرگای مەعمەلی چەکی لە ڕووی مام جەلالا کردەوە کە قیادەیەک بوو لە شۆڕشە من ئەزانم مامۆسا ئەوە ئەزانم ڕەشاشی لێ وەرگرت نابێ مامۆسا و 1600 خۆ بەشی تایی تیارەیەکەکە مەبەستم ئەوە نییە کە یارمەتی نەداوە بەڵام ئەڵێم بە دیوەکەی تریشە یارمەتی عراق و سووریا و ئەوانەی داوەکە و کوردستانیان داگیر کردووە حکوومەت کە ئەوان لە فترەیەکە سەدام سیاسەتێکی زۆر شەیتانانەی گرتەبەر وتی من ئەو فەرشە لە ژێر پێی شیوعیەکان و کورد دەرەهێنم بساطەکەی ناوبرد أسحب البساط من تحت أقدام الحزب الشيوعي والحركة الكردية كرديشي بس معناك خوي هات هنغاوينا اعترافي كرد بألمانيا الديمقراطي أول شيء زور قولبو علاقي لقل سوفيتا توقيع كرد علاقي شي استراتيجي تجاري بقوت كرد تشي لوي كري هموشتي خلقك همو ببورە خەڵقێک هەبوو ئەیان و ئەم نەهجە بەردەوام بێ زەربەیەکی گەورەیە لە قیوای ئیمپریالی بەڵام سەدام بە سیاست کردی ئەبوو ئێمە لەوە وریاتر بین کە بەو قسانەی سەدام هەڵقەڵەتین کەواتە هەڵخەڵەتان بە قسەکانی سەدام هەموو نە ئێمە نە شۆڕشی کورد نە باشە خەڵقەکانی تر مامۆستا بڕوای پێ نەکەین بەڵام بڕوامان پێکرد چۆن بڕوامەکەن زۆر چاکە ئێمە دوایش ڕەنگە بینەوە سەر مۆزوع بەڵام ساڵی 16 کە تۆ گەڕیتەوە بۆ عراق و کوردستان لێرە حیزبی شوێعی تووشی پشێویەک بوو ئەوەی کە جیابوونەوە هەبوو مەسەلەی شقاقەکەی عەزیز حاج تۆ بۆ خۆت لەگەڵ ئەو ڕەوتایە بووی لە سەرەتایە لەگەڵ نەبووی قەت لەگەڵ ئەو ڕۆتە نەبووم بەڵێ و لەگەڵ حیزبا مامەوە و من لەوێ لە کتێبەکە بە درێژی بەس مامۆستا بەشێکی زۆری ئەندامانی حیزب لەگەڵ ئەو ڕەوتایە ڕۆشتن وانە یەکجار زۆر ڕۆیشتن لەم سلێمانیە کەسی وا نەما بوو لە مەکتەبی مەحەلیە هاوڕێ نایب عەبدوڵڵا مابوو مەلا حەسەن مابوو چەند هاوڕێکی تر مابوون
لە تەنزیماتی شا ئەحمەد حامدی کە ئێستا تەمەنی گەورەیە و نەخۆشە لە ماڵەوەیە هیوادارم تەمەن درێژ بێ ئەو مابوو مەسئولی لیجانی تابعە بوو تقریبا 6 کەسی لەگەڵا بوو ئەوانەمان کە ئێمە هاتینەوە لەگەڵ هاوڕێ مەلا ئەحمەی بانی خێڵانی لەگەڵ شێخ عەلی بەرزنجی دوایی لەگەڵ بەعزێک کەوادر ئیشمان کرد توانیمان زۆربەی خەڵکەکە بێنینەوە بۆ لای حیزب لیژنەی شار نیوەیمان زیاتر هێنایەوە تەنزیماتی کرێکاران و قوتابیان و ئەمانەمان هێنایەوە بۆ ناو حیزب بەڵام هەندێکیان وەکو یعنی مابوون لەگەڵ انشقاقا و دەوریان هەبوو ئەوانە نەهاتنەوە هەتا دوایی کە هێرشی حکوومەت داپلۆسین بۆ سەر جەماعەتی عەزیز الحاج زیاد بوو و ئەوانەیان گرت و عەزیز الحاج ڕووخا و بەعزێک کەسی تریان ڕووخا و دوو کەسیان قارەمانانە مقاومەتیان کرد یەکیشیان ئەحمەد مەحموود حەلاق بوو کە ئەندامی مەکتەب بوو و یەکیشی تریشیان ساڵح عەسکەری بوو کە ئەویش کادرێکی پێشکەوتووی حیزب ئەوانەی ئەعدام کران ئەوانەی ئەعدام کران مووقفیان پاڵەوانانە بوو هیچ نهێنێکیان نەدرکان نەهی ئەوان نەهی حیزب لە پاشا حیزب ئیعتیباری بۆ جێرانەوە و داینان بە شەهیدی خۆی باشە مامۆستا ئەمە هۆکاری ئەو لێکترازانە چی بوو؟ مەسەلەی سەرکردایەتی بوو مەسەلەی ئایدۆلۆژی بوو چی بوو کەوای کرد یاخود هەموو جاریاڵێن دەستی دەرەشی بوو شتێک هەبوو کە هۆکارە سەرێکەکە چی بوو؟ هی عەزیز الحاج بەڵێ هۆکاری سەرەکی ئەوە بوو ئەوان هەندێک چالاکیان کرد بە دژی یەکێتی حیزب ئەیانوێ سەیطرە بکەن بە شێوەیەکی غەیری مەشروع ئاخر بۆچی وایانەکەن خۆوە بێ سەبەبێک هەبوو بێ سەبەبەکە ناڕازی بوون لە سەرکردایەتی ناڕازی بوون لە سەرکردایەتی ئەوان ئەیانوێست فەورەن ئینقلابێک بکرێ و حیزب بێتە سەر حکوم بەڵام ئەوە بەوە ناکرێت کە تۆ بێ ریزەکانی حیزب تێک بدەیت لە واقعە ئەوان زربەیەکی گەورەیان لە حیزبدا لە خەتی عەسکەریە هەمویان خستە سەر جادە حکوومەتی سەدام لە دوای ئەوە نەقلی هەموو ئەوانەی نەقل کرد قەسری جمهوری لە فترەیەکە بەدەزێمەوە بوو غێر ئەبێت تۆ ئیجراعاتێ بکەیت کە ئەو ئینقلابەی ئەیکەی وەکو سەورەی چواردەی تەموزی لێبێ و ببێ بە شۆڕشێکی سەرانسەری ئەجاکەواتە ئەوان ڕاستیان نەکردووە کە ینی لەو قەسراوەندە خەڵکتان هەبوو بێ بۆچی ئینقلابتان نەکرد ئێمە ئاخر خۆ ئینقلاب وانەیە کە خێرا تۆ ئەبێ هەموو ئیشیشی بۆ ئەنجام بدەیت بە نەهێنی چەک دابەش کرا بوو هەر لەسەر ئەو دابەشکردنی چەکە هاوڕێ غەنی حاجی ئەحمەدی نەمەری گیرا و بێسەر و شوێن کرا چونکە معلوماتیان هەبوو کە هەندێک ڕەشاشی لە بەعزێ شوێن دابەش کردووە بە تایبەتی کە ئەو مەسئول بوو لە مەنتیقەی کووت و ئەم ناوە ئەوەی کە ئەوان خۆیان زیاتر بە چەپەزانی و ئێوەیان بەو ئاراستەیە بینی کە بەرە و ڕاستڕەویە ڕۆن بەڵێ ئەوان چەپێکی متەتەڕیف بوون بەڵێ ڕیخۆڵە بە چێژ نەبوون زۆر پەلەیان بوو ئەو پەلەپەلە وای لێکردن کە بکەونە هەرەی کوشندەوە یەک لەو شتانە یان و بۆچی لە کوردستان شۆڕش هەیە و شاخ هەیە و دارزێ خۆ ئەهوارەکانیش شوێنی استراتیجیە با ئێمە خەڵق بنێرین لەوێوە شۆڕش بکەن لە 12 کەسیان نار بە قیادەی خالید ئەحمەد زەکی کە لە خارجەوە هێنابوویان لەوێ گەمارویاندان و هەمویان لە ناو بردن تێگەی لەوێ ناکرێتەوە مقارنەیەکی وا بکەی لە بینی ئەوێ و ئەوێ مامۆستا تۆ بۆ خۆت عەزیز الحاج بینی لە بەغا بەڵێ باسی چیتان کرد ینی وەکو نوێنەری حیزب چوو بوو یا وەکو شەخص نەخێر من وەکو شەخص چووم بەڵام بە ئاگاداری دوو هاوڕێ ئەحمەد هاوڕێ کەریم و هاوڕێ عومەری مامەشێخە کە هاتمونە بەغا من لەگەڵ ئەحمەد مەحموود زۆر برادەر بووین
بەڕێکەوت منی دی و ئەوە بوو من باسم کردووە بە درێژی چۆن ڕۆیشتین بەڵێ لە پاشا وتی ئەگە باسی دیدارەکەمان بۆ دیدارەکە وتی من نایەڵم تۆ لەگەڵ تاقمی ئەمێنی بمێنیتەوە بەڵێ منی ژوتم من نایەڵم تۆ لەگەڵ منشقینی جەماعەتی عەزیز الحاج بمێنیتەوە بەڵێ ئەو قسەی کرد و من قسەم کرد هەردوو لە برادری و ڕفاقەتمان هەر لەجێ خۆی بوو بەڵام نەگەیشتینە نەتیجە بەڵێ لە پاشا وتی هاوڕێ عەزیز ئەوێ بتبینێ چوینە ماڵێک لە گەرەکی قاهێرە لەوێ هاوڕێ عەزیز هات دووسێ حمایی لەگەڵا بۆ هات عەزیز الحاج بەڵێ بەڵێ عەزیز الحاج چاک و چۆنیمان کرد و دانیشتین و کەوتینە قسە سێ چارە قسەی کرد هەر من گوێم گرت وتی تۆ من ئاگام لە مەحزەرەکانی حیزبە لە ئیزاعی سەوت الشعب العراقی ئەوە ئەخر پێش خرا بۆ مەکتەبی سیاسیش بەڵێ هاتوچێ بۆم باس کردی هاتە ئیزاع و بەڵێ بەڵێ و مەحزەرەکانیشم ئەخوێنەوە تۆ لە ڕووی سیاستەوە لەگەڵ نەهجی ئێمەی وتم بەڵام لە ڕووی تەنزیمیەوە لەگەڵ ئێوە نیم بواە ئینشقاقتان نەکردایە وتی ئەگەر لێنینیش وایە هەر ئەو مووقفی منی ئەگرت و ئینشقاقمان کرد وتم تۆزێ متەواضع بە خۆت مەشبهێنە بە لێنین بەڵێ دوایی ئەو سێ چارە قسەی کرد منیش قسەم کرد وتم تۆ ئەتوانی بگەڕێتەوە بۆ حیزب بەیانێک دەرکەی لە خەڵەتی خۆ پەشیمان بیتەوە معزز و مکرمێتەوە ناو حیزب ئەوسا هەوڵەدەی لەگەڵ حیزبە کە نەهجی کیفاح المسلحەکە تەطویر پێ بدەن و بە هەر شێوەیەکە بێ عسکەری و مەدەنی پێکەوە بێنە حکوم بەڵێ زۆر باشە مامۆستا وتی من ناتوانم نقطە هەیە وتی من ناتوانم چونکە حیزب بڕیاریەوە بمکوژێ باشە وتم شتی وانە کەریم ئەحمە و عومەر عەلی شێخ لێرن من گارانتی دێمێ و موعدی بۆ دائنێم کە ئەشیبین و ناشکوژن بەڵام ڕازی نەبوو قاناعەتی نەکرد و ڕازی نەبووی زۆر باشە مامۆستا پشوویە گەین و دوایی درێژە بە قسەکانمانێ دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا جەلال دەباغ مامۆستا باسی ئەوەت کرد کە عەزیز الحاج ڕازی نەبوو ینی بگەڕێتەوە ناو حیزب بوو ئێوە هەر بە توندی ئێوەژە چوونە سەر ئەو قسەتان پێ ئەوە دیاخۆت مەبەستم شەڕێکی ڕانەگەیەنراو هەبوو لە بینیەوە ئەوانە ناکۆشیشی زۆر هەبوو لەوێنی ئێمە ئەوانە بەس ئەوان هەندێک هەڕەی کوشندەیان کرد بەڵێ هەستان هاوڕێ بەهادی نووریان گرت بەڵێ هاوڕێزێکی خێریان گرت هاوڕێ بەهادین 4-5 ڕۆژ لەلایەن مایەوە ڕای کرد لە دەستیان بەڵێ بەڵام هاوڕێزەکی زۆر مایەوە 20 ڕۆژێ مایەوە ئەجا بەر بوو و لەوێ لەگەڵ زەکی خێریا یەکترماندی و باسی هەموو شتێکی کرد و لە دواییە بە ناوی مەکتەبی سیاسیەوە منی تەکلیف کرد کە بچمەوە سلەیمانی لەگەڵ هاوڕێیان هەوڵ بدەین لە دژی ئینشقاقەکە یعنی ئێوە بە تەواوەتی دەستان لێ شت کە ئیتر ناگەڕێتەوە بۆ ناو حیزب بەڵێ دەستماشت ناگەڕێتەوە ئەی چۆن گیرا مامۆستا هۆکاری ئەوە چی بوو گومانێکیش ینی ئەکرێ کە خەڵکانی ئێوە بە گرتیان بە هیچ جۆرێک شتیوانە بە هیچ جۆرێک دەستی ئێمە و حیزب و خەڵکانی سەر بە ئێمە لە گرتنیانە نەبوو بەڵێ کاکە خۆیان ئەچوون هەندێک کردەوەیانە کرد کە هەمویان ناسرا بوون مەسائلی خەتی عسکەری ئێمەیان خست سەر جادە خۆ زۆر خەڵقیان گرت زۆر خەڵقیان گرت لەوانەیە حتا سلێمانی یوسف ستێفان لە دوایە باسیەکان گرتیان وەکو خۆی وتی برادێکی تۆ ڕزگاری کردم وتم چۆن وتی من مەسئولی بووم برادێک زابتێکی کورد بوو برادری من بوو وتی ئەو هات هێنایان مواجهای من بکە من ببینێ تەشخیصم کە کە منی دی بڵێ سەیری چاویم کرد ئەوی سەیرێکی چاوی منی کرد دیار بوو هەستی کردبوو کە غەڵەتێکی گەورەیە من کەشف بکە پێی وتبوو ئەمە نییە کە من مەسئولم بووە ئەوەیە لەسەر ئەوە ئەویان بەغەڵا کرد
کەەوە مەسوولی خەتی عسکەری بوو. بەڵێ مامۆستا لە زیندانە ئەوەی کە ئێوە دواتر بیست بێتان ئاگادارن چۆن بووە بە خێرایی تەسلیم بوو ینی لەوێ ئەوان عەزیز الحاج مەبەستم مەسەلەن هەندێک کەسی تێکۆشەر هەیە کە بگیرێ بڕیار ئەدا مقاومە بکە هەتا مردن. بەڵێ عەزیز الحاج خۆی هەندێک مەواقفی هەبوو کە بە حەقیقەت ترسنۆچی تیا بوو. ئەی چۆن ئەوی شۆڕشێکی گەورە بەرپاکات ئەوە شتێکی ترە سنۆکەکە چییە کە گرتیان بڕیاری نەداوە بکوژرێ و خۆی باڵە کاتە قوربانی لە پێناوی تێکۆشانە بردیان پێشەوەی تەعزیبی بن دیوێتی خەڵکەکەی تر چۆن تەعزیب بدەن ئەوە ڕووخا ئەوانەی تر نەڕووخان هەندێکیان ڕووخان هەندێکیان ڕووخان مووقفیان هەزیل بوو شتیان وتبوو هەموو کەشف بوو. ئەحمەد مەحموود حەلاق چەند ئازاریان دابوو یەک زەرڕە نەڕووخا بوو یەک شتی کەشف نەکرد. ساڵە عەسکەری هەروە جەماعاتی تر هەروە ناوەکانیان زۆرە بەڵام ئەوانەی کە ڕووخابوون هەندێکیان معلوماتیان دابوو مووقعیان دیاری کردبوو ئەمە لە کاریگەریان هەبوو لەسەر حیزب کاریگەریان هەبوو لەسەر منشەقین بەڵێ لەوێ کە عەزیز ئەوانەی دی و مقاومەیان کە سێری کرد یا ئەبێ ئەتراف کە یا بمرێ بڕیاری نەداوە بمرێ لە پێناوی مەبادی و تێکۆشانە ڕووخا و ئاعترافی کرد و هەموو شتێکی وت و دوایی بوو بە بەعسی دوایی ئەگەر نازانم بۆ ئەوە بەڵام بە واقعی خزمەتی ئەوانی کرد هەموو شتێکی وت معلوماتی چی هەبوو کۆن و تازە خستێ بەردەستیان لەبەر ئەوە ئەوان هێنایان کردیان بە ممەسیلی عێراق لە منەظەمەی یۆنسکۆ ومایەوە لە پاریس و لەوانە کۆمەڵێک کتێبیشی دەرکرد ئەگەر کتێبەکانی بە وریایی بخوێنیتەوە زۆر شتی ڕاستی و بۆ دەرەکەوێت کە ئەم کابرایە چۆن کەوتە هەڵەوە پەشێمان نەبوو لەوەی کە کردبووی مامۆسا لە ئاخیری تەمەنیا لە وەڵانە بیستۆ پەشیمان بوو بێتەوە بەڵام بە معنایەک طبعاً پەشیمانی داڵێ نادا چونکە ئەو نەیویست بمرێ هەموو ئەسرارێکی وت پەشیمان بێتەوە و نەبێتەوە هیچ ئەهمێتی نییە لە دوایە. باشە مامۆسا کاک هەمزە عەبدوڵڵا یاخود مامۆسا هەمزە عەبدوڵڵا لە بەغا بوو کاتە ئێوە لە ڕێگەی ئێوە تەقریبەن هینتانە کرد پەیوەندیتان بە خەڵکانی خۆتانەوە کرد ئەو ئەندام بوو کاتە لە حیزبی شوێعی یا دۆستی ئەوە بوو من هاتمەوە لە دەرەوە بەڵێ ئەحمەد مەحموودم دی دوایی لەگەڵ ئەوە لێک جیابووینەوەتی چیەکەی وتمە چم بۆ ماڵی مامۆستا هەمزە بەڵێ طبعاً بۆچی ئەچم تەفسیل پێ منەوت بەس ئەوە جێگەی باوەڕم بوو برادرم بوو لە قیادەی منشەقینیش بوو بەڵێ هاتم بۆ ماڵی مامۆستا هەمزە لە دەرگامە دەرگایان کردەوت مامۆستا هەمزە لەوێ وتیان فەرموو لەوەیە باشە میوانی هەبوو لە ژووری میوان خۆی هات منی برد بۆ ژووری خێزانەکە ئەملا بەخێر هاتنەشی گەرمی کردمەوانە نامەیەکی چکلێتی پسکۆلم پێ بوو بۆ حیزب وتم ئەمەم بۆ حیزب بۆ بگەێنە وتی بەسەر چاو وتم ئەمۆ زۆر سەلامن لێەکە ئەمۆ یعنی عەزیز محەممەد دوایی زانیم وتی ئەهلە وەسەلەن چۆنە باشە تۆ کەی هاتیتەوە ئەو وەختەوە کەواتە لەبەر ئەوە من ئەوەی تۆ بزانی مەبەستم ئەوەیە ئایا ئەندامی حیزب بوو ئەوەی من یاخۆد شیوعی بوو ئیتر ئەندام ئەی چۆن ئاوا جێگەی سیقەیەوە بوو کە ئاو هەموو مەسەلەن ئەمۆ سڵاوی بۆ نردوو ئێوە پەیوەندیتان لەگەڵ خەڵکە کردو ئەو ئیتیسالی کرد بە لەجنەی مەرکەزی وتی جەلال هاتوێتەوە مەهدی حافزیان نرد بوو ئەوێ لە ماری ئەوان دیم بەڵێ تێگەی زۆر شتی تری بۆ ئەکردین شخصێتێکی مەرمۆق بوو ناسرااو بوو ئیتر تەنزیمین من نازانم کە بەڵێ بەڵام ئەوە ئەزانم کە پیاوێکی شیوعی و پێشکەوتن خواز بەڵێ مامۆسا ئەو پرسیارم بیرچوو لە کوردەکان ئەوانەی کە لە قیادەی حیزب کێ لەگەڵ عەزیز الحاج بوو خۆ ئەڵێ لەوە چێ زۆربیان لەگەڵی نەبوو بن
چی کەس هەبوو بەناو ینی تۆ ناوێک بڵێ پێ بڵم ما بەستم چوزانم مامۆستا عەزیز محەممەد و ئەمانە لەگەڵ نەبوون کەس هەبوو کە لەگەڵی بێ کورد بێت و لەگەڵی بێ لە قیادەی حیزب ئەوەی تۆ بزانی بڕوا ناکەی نەمبیستوە کوردەکان معلومن و کەسیان نەبوو لەگەڵ بەڵێ بەگرتنی ئەوەی تر کۆتایی کادری پێشکەوتوو هەبوو بەڵێ ئێستا مەسا ئەحمەد محمود حەلاق بەڵێ ئەندامی لیژنەی تەنزیمی مرکزی بوو بەڵێ لەگەڵیان بوو ساڵح عەسکەری لە مستەوای مەحەلیا بوو لە دوایە هەرێم لەگەڵیان بوو ئەی باشە بەگرتنی ئەوانەی تر کۆتایی بەو ڕەوتە هادیا بەردەوام بوو دوایی چێ بڵین ڕەوتەکەی ناوی ڕەوتەکەی عەزیز ڕەحات جەماعەتێکی شەبوون بە ناوی کادری حیزب بەقیادەی ئیبراهیم عەلاوی بەڵێ ئەوانەش کە ئەو وەزع بوو لەگەڵ جەماعەتی عەزیز ڕەحات بەقایەکان بوون بە یەک ئەوانە قیادەی مەرکەزی بوون وانە بوون بە قیادەی مرکزی هەموو بەڵێ یەکیان گرت یەکیان کرد بەڵێ یەکیان گرت ناسراوترینی کەسیان کابرا بوو ئەوەی کە ناوی چییە بوو بە بەعسی و بوو بە مەسئولی هین دەستگای ڕۆشنبیری و بەڵێ هین بەڵێ ناوەکەیم لەبیر نییە لەبیرم نییە سێتەوە بیرم ئەوە قیادی بوو لەگەڵیان بوو چیتر مەسەلەن ئەحمەد محمود حەلاق قیادی بوو لەگەڵیان بوو کاک فاروقی مەلا مستەفا ئەوان لەگەڵەوان بوون مەلا مستەفا قیادی بوو لەگەڵ جەماعەتی ئیبراهیم عەلاوی بوو بەڵێ لە دوایە لەگەڵ قیادەی مرکزی یەکیان گرت ئەویشیان لەگەڵ بوو بەڵێ ئەو خضر سەلمان عەبدولعەزیزەی برادەرم کە بۆم باس کردی لە ڕۆمانیا پێکەوە بووین ئەندامی مەنتیقە بووە وەختە ئەویش بوو بە ئەندامی مەکتەب سێ کەس ناسرا بوون کە لە جەماعەتی عەزیز الحاج ئینشقاقیان کرد ڕەمزی وەلید فەخری ڕەمزی عەزیز الحاج بوو وەلید حسێن جوادل گومەر بوو فەخری ئەو برادەرەی من بوو خضر سەلمان عەبدولعەزیز ئەو سیانە ئەساسی بوون و مەکتەبی سیاسی بوون بەڵێ مامۆستا دەوری پارتی هەبوو لەو جیابوونەوەیە بە شێوەیەک لە شێوەکان وەڵی تۆ ئەتەوێ قسە بکەم ئەمێ قسە بکەی وەڵام قسە ئەەکەم ئەوە بڵاو کراوەتەوە بەڵێ ئەوە بە یارمەتی حەبیب محەممەد کەریم کە ئەو وەختە سکرتێری پارتی بوو و بە یارمەتی خوشکەکەی زەکیە ئیسماعیل حەقی ببوون بە وەسیید لە بینی عەزیز الحاج و هێنا بوویان بۆ دیداری بارزانی نەمر لەوێ دە 12 دەمانچەشیاندا بوویە و کۆمەڵێەوە ئەدیان پێدا بوو گەڕان بوویانەوە لە دوایە ئەو ئەدانە برایە سەر بابزانام نیان بردە سەر هەستیان کرد کە ئەوە ئیشێکی باش نییە دوایی فاخری مێرگە سووری برادێکی باشی ئێمە بوو مستەوای مەحەلی بوو دەورێکی باشی هەبوو لە دژی ئینشقاق و لە تێکۆشانی حیزبە ئەوەش عاملێکی باش بوو بۆ ئێمە بۆ حیزب مامۆسا ئەوەی دیسان هەڵێنەوە بۆ مێژوو باس بکەین فاخیر مێرگە سووری ئەو کاتەی کە حیزبی شوێعی بوو لە ناو لە ژێرەوە سەر بە پارتی نەبووە ئەوەی کە ئێوە بزانن ئێمە بزانین نەبووە نەوەڵا دڵسۆزێکی تەواوی حیزب بوو حتا ئێمە پێمانوت وریابە تۆ لە هەندێک شوێنە ڕسمتدا ئەنێن لەگەڵ بارزانیە لە هەندێک شوێنە ناوی دەبن وەک بارزانی بارزانی نەمر ئەمەی پێ قوڵ نییە وریابە حتا بوو بە مەسئولی لقی چوار لە دوای سەعادیەکەوە منە چوون بۆ مەقەڕەکان بینی هەموو ئەوانەی لەگەڵیا بوون برا و خزمەکانی خۆی بوون جامە زیاتر مەبەست سەعاتێدا ئەنیشتین هەچی لە حیزبەوە هەبووە ئەمدایە هەچی بۆ حیزب وە ئەیدا بە من ئەم گەیان پیاوێکی دڵسۆز و ڕێکوپێکی حیزب بوو و پیاوێکی دڵسۆز و ڕێکوپێکی کوردایەتی بوو و بەداخەوە
وای لێ هات حەمەداغا هەر عینی شت پیاوێکی پیاوە نەبوو سەوری بوو شۆڕژێر بوو لە دەوری لە خەباتی میلەتی کووردا دەورێکی باڵای هەبوو و خاڵوانی بارزانانی بوو بەداخەوە بە دەستی هەندێک کەسی بەد بە خراپ لەوانە گەیەنرابوون کە ئەوان انسحابیان کرد وتیان ئەوانە هەموو بکوژن هەمویان کوشتن بەداخەوە خەسارەتێکی گەورە بوو خەسارەتێکی گەورە و زیانێک بوو لە خودی بارزانیەکان و لە خودی پارتی و لەوانە لە خودی بارزانانی نەبەر باشە مامۆسا سۆڤێت و بڵێن حیزبی کۆمونیستی سۆڤێت و ئەمانە هیچ دەوریان نەبوو لەو مەسلەی جیابوونەوەکەی ئێوە هەوڵیان نەدا مەسەلەن پێکتان بێننەوە چوزانم هەوڵیان نەدا علاقیان دەخولی شتی داخلی ئەمەیان ناکرد بەڵێ هیچ حزبێک باش ئەی ئێوە حیزبی شوێعی دەوری چی بوو لە جەلالی و مەلایە ئێوە لە یانگری شێتانە کرد ئێمە ئەو وەختە وەک ئەڵێن دەستێکمان لەملا بوو دەستێکمان لەولا بوو بەڵێ ئەمانویست یەکیان بخەینەوە و لایەنی هیچ لایەکمان ناگرت باش حتا جارێک مام جەلال باوەڕە عەزیز و ئەوانی وتی من خۆم لەوێ بووم بەگوێی خۆم گوێم لێ بوو وتی هاوڕێ عەزیزەی تۆ ناترسی ئێمە یەک بگرینەوە هەردوو لامان لە دژی ئێوە بین هاوڕێ عەزیزی دا ئێوە یەک بگرنەوە ئەو وەختە لە مەسلحەتتان نییە و لە مەسلحەتی میلەتی کورد نییە لە دژی ئێمە بن بەڵێ کەواتە ئێوە دەورێکی بێلایەنیتانە بینی بێلایەنیمانە بینی تا فترێکی زۆر بەڵێ بەس لە ئەخیرا لە پێش پژ ئاشانە جا ئەوە دواتر کەوتینە لایەنێک بەڵێ و ئەو سیاسی حزب وەکو خۆی تەنفیز نەکرا باشە بەهۆی هەندێک برادرەوە ئەوە قسەم هەیە لەسەرەوە مامۆستا لەسەر پشداشان و ئەوانە شتێکی تری مێژووی هەیە کاویش پەیوەندیەوە لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەڵام لە شەستەکانە باسی سلێمانی موعینی و ئەوانەکەم حیزبی شوێعی دەوری هەبوو لەو ڕەوتەی کە سلێمانی موعینی و ئەوان ئەیانوی شۆڕشێ دروستکەن لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئێوە بە چ مەبەستێک هاوکاری سلێمانی موعینی و ئەوانتانە کرد ئێمە حزب بە شێوەی گشتی هاوکاری سلێمانی موعینی و حەمەمینی سەرراجی و قیادەیانە کرد وەکو هەر کەسانێکی دیموکرات خواز کە کەوتبوونە وەزعێکەوە پێویستیان بە هاوکاری و یارمەتی بوو ئەحمەد تۆفیقێکە بوو بەڵایەک بوو بۆ خۆی بۆچی لەبەرەوەی قەومی بوو ئەو قەومی بوو بەزیەوە ئاش کەسێ قەومی بی پێڵن بەڵا قەومی بوو ئەو ئەحمەد تۆفیقە لە دژی حیزبەکەی خۆی بوو لە دژی شوێعێت بوو سەرێکی هەبوو هەزار سەودا لەبەرەوە ئێمە من لێرە ئەو وەختە مەسئولی سلێمانی بووم هاوڕێنایی ڕۆیشت و سەفەری کردبوو بۆ دەرەوە نامەیەکمان لە حیزبەوە بۆ هات ئەرێ ئەوە حەمەمینی لە حیزبەوە یا لە حیزبی توودەوە مامۆستا لە حیزبی شوێعیەوە حیزبی شوێعی عێراق بەڵێ ئەمە عێلاقەمان لەگەڵ توودە نەبوو باشە نامەی ئەوانمان بۆ بێ و تەنفیزی ئەوامریان بکەین باش لەوان بۆمان هات ئەڵێ ئەوە ئەمانەیەن حەمەمینی سەرراجی کە ئەندامی مەکتەبی سیاسی بوو لەگەڵ سلەیمانی موعینی کە پێیان ناوەکەی فایق بوو ناوە حزبیەکەی ڕێزیان بگرن و داڵیان بن ئێمەش بردمانن لە سەرەتا بۆ ماڵی شێخ حەسەنی مارگر ئەمە ساڵی 1960 بەڵێ بەڵێ لەوێ ماوەیەکمانەوە ماڵێکی زۆر بەڕێز بوون کوڕێکیان شەهید بوو شێخ حەسەنی مارگر خزمەتی زۆرە کردن باشە نامەیەکیان نووسی بۆ حیزب من ناوەکەم خۆم دیم ئەڵێ هاوڕێیان ئێمە لە ماڵی شێخ حەسەن زۆر مرتاحین زۆر خزمەتمانەکەن بەڵام داوا ئەەکەین بمانجێزنەوە بۆ شوێنێک چونکە ئەوان میوانیان زۆرە ژوورێکی تایبەتیش نییە ئێمە تیاابین هەر میوانەکانیان نیە ئێمە کەشف بین لەلایەن مەزاریشمان نییە بۆ خوێندنەوە و نووسین و ئیشی خۆمان باش ئەجا ئەوە بوو منیش گواستمنەوە لەوێم هێنان سوپاسی ماڵی شێخ حەسەنم کرد و گواستمانەوە بۆ ماڵێکی تر
مامۆستا ئەوان لای ئێوە باسی ئەویان نەکرد کە بەنیازی ئەوەن شۆڕش بکەن و خەباتی چەکداری بکەن؟ بەڵێ وتیان ئێمە بۆ ئەرەمان دروست کردووە لە ناو ئێرانە بەڵێ هێزێکمان حاضر کردووە بە قیادەی مەلا ئاوارە بەڵێ لە سەردەمی ڕژێمی شا بوو. باشە حیزبی شوێعی دەستی هەبوو لە هاندانی ئەوان بۆ شۆڕشکردن؟ نەخێر نە دەستی هەبوو لە هاندان ئەوان خۆیان کاری خۆیانە کرد. ئەی هاوکاری تا نەکردن؟ ئەوان لەگەڵ منە دانیشتن وتم هەر ئەمریکانە بێ ئێمە حازرین وتی بەعزێ ئیشمان هەیە بۆمان بکەن. یەکەم وەکو وەجبە یەکەم 3000 فیشێکی کلاشینکۆفمان بۆ پیاکەن. دووهەم دەستێ 1000 قاد دەستی جلی پێشمەرگە 1000 کلاشی دۆمی 1000 کلااو جامانە و ئەمانەمان بۆ بکەن. بۆتان کردنیەوە؟ من هەنگاوە منابووی بەڵێ خەڵقم ڕاستپارد وتیان ئاسانە چەندیان بوێ بۆیانەکەین. مامۆستا ئەوانە اینجا لە با خزمەتی بکەم کە ئێشتا ئیشەکانمان تاوا نەکرد بوو ئەوان ویستیان هەردووچیان بگەڕێنەوە بۆ ناو ئێران. وتیان ئەگەڕێنەوە بەچی بەهۆی چێوە بەهۆی قالتە گەرانیەوە. وتمان بابە بۆ بەهۆی قالتە گەرانی ئێمە شێخ لەتیفی شێ مەحموود حەفید دۆستمانە بەهۆی شێخ لەتیفی ڕەحمەتیەوە ئەتان نێرین. بە شێخ لەتیفمانوتی من ئامادەم بۆ خزمەتیان و هاوکاریان بۆ شوێیان ئەوێ بیانگەێنم. پێمانوتن کەچی وتیان ئێمە چاکەمان هەیە بەسەر قالتە گەرانیەوە هەر لەگەڵ ئەو ئەڕۆی. کەواتە مامۆستا ئێوە نەبوون کە قالتە گەرانیتان ینی پێ هیچ جۆرێک ئێوە دەستان لەوایە نەبوو؟ نانان ئیتر قارت خۆی ڕۆی و من ڕۆیشتم بۆ بەغا بۆ ماوەی مانگونی و 2 مانگ بەنهێنی. بەڵێ مەلا حەسەنم هێنا پێم ناسانن. ئەی باشە باشە وتم هەچیشیانەوە بۆیان بکە بەڵام مەیەڵە بەهۆی قالتە گەرانی و بڕۆن. دوایی کە من هاتمەوتی کاکە وەڵا پێشم وتن حەمەمین سەرراجی نەڕۆیشت بەس کاکفاایە وتی من هەر ئەڕۆم و ئیشمان هەیە ڕۆی کە ئەڕوا لە عربەتەوە سێ بە ڕێگەکەی تراچی پێ دوکانیان لە نێوەی ڕێگا مەفرەزەیەکی چەکدارە وەستێنن بە قیادەی سدیقەفەندی ئەندامی لجنەی مەرکەزی پارتی. پێشمەرکان سێرەکەن ئەڵێن ئەوە فایقە حەمەمینی سەرراجیە کلاشینکۆفی لێ ڕاست دەکەن. سلێمانی معینی مەباست سلێمانی معینی من چیوت تۆتە حەمینی سەراجی ببوورە حەمەمینی سەرراجی نەڕۆی بوو. بەڵێ مابوو بەڵێ لەوێ ئەیگرن کەواتە لەوێ ئەیگرنە هێنە خوارەوە 8,000 دیناری پێبێ لێسەنن کلاشینکۆفەکەی لێسەنن و ئەیبەن لەگەڵ خۆیان. قارتە گەرانی دوایی هادوتی بەبێ ئێرادەی من ئەکەوتونەتە ئەو کەمینەوە. کەواتە ئاگای لێ نەبووە بە بڕایەوە؟ بە بڕای من ئاگای لێ بۆ چۆن ئاگای لێ نەبووە؟ ئەگەر ئاگای لێ نەبوو بێت چۆن وا ڕێگ ئەکەوێتە مەفرەزەیەکی پارتیەوە بە قیادەی سدیقەفەندی. دوایی تەسلیمیان کردنەوە. نامەیەکی پێ بوو فایق پیشانی منیدا کاگەدریسی ڕەحمەتی بۆی نووسی بوو ئەڵێ باوکم ئەڵێ تۆ کوڕی خۆی وەکو ئێمە و عەفوی کردویت و هیچ نییە. نامەکەی پیشانی مندا. لە دواییە لەگەڵ نامەکانی تران لە لای قادرتەگەرانی مابووە ئیتیساڵی پێوە کرا لە لایەنی ئێمەوە. ئەو نامەیەی هێنادایەوە بە ئێمە سێرمان کرد بازێکی دەرهێنرا بوو بازێکی مابوو. باشە ئەو نامەیە من بەدەستی خۆمدان بە کەریمی حوسامی کە بگاتەوە بە حیزبەکەیان کە لەلایەنی کاگدریسی ڕەحمەتی و بۆی نووسرا بوو. ئەرێ وەرەوە و هیچ بڵاو کرایەوە و نامەیە دوایی کاکەریمی حسامی چی لێکرد؟ نازانم ئەگەم لێنێ بڵاو کرا بڵاو کرابێت و نازانم. دوایی ئاوای لێ هات کە بردیانەوە لەوێ کوشرا و تەسلیمی ئێران کرا و لە بانە و لە مەهاباد و لە چوە تەمسیل بە جووسەکەی کرا و عرض کرا بۆ ترساندنی خەڵق. مامۆستا ئەو کاتە بڵێن باڵی جەلالیەکان لە بەکرەجۆ علاقەیان لەگەڵ ئەوانە هەبوو؟ سلێمانی معینی ئەوان ئاگایان لەوان هەبوو سەردانی یەکترتە یەکیان نووسیوە. من وەڵاممدانەوە بە نووسین. ئەو سەلاح ڕەشیدەکە هەیە بە ناوی مام جەلالەوە نووسیوێتی
ئەڵێ لەسەر زمانی مام جەلال ئەڵێ سلێمانی معینی و حەمەمین سەرراجی هاتن بێن بۆ لای ئێمە یعنی ئێشێتی بەڵام بڵێن جەلالیەکانی ئەو کاتە جەلالیەکانی ئەو کاتە بەڵام بەڕێکەوت کەوتنە دەست شیوعیەکان وتیان مەچن بۆ لای ئەوان ئێمە چیتان بێ بۆتانەکەین ئەوان بردیانن بۆ بەغا بۆ لای سەفیری سیرکە بۆ لای سەفیری مەسر پەیوەندیان لەگەڵ ئەوان کرد و سەرپەرشتیان کرد کەواتە وانیەوە بە هیچ جۆرێ من نووسیمە ئەوە معلوماتێکی غەڵەتە ناویانە بە مام جەلال بە هیچ جۆرێ وانە ئێمە بەڕێکەوت نەبووە نامەیان نردووە مەکتەبی هەرێم بۆ سلەیمانی من خوێنومەتەوە بە ڕەسمیش میواناریمان کردوون و هەتا ئەو وەختەی کە ڕۆیشتن و بەو شێوان مەزرعات ڕۆژێ لە ڕۆژان نیانوتووە ئێمە بەرن بۆ لای یەکێتی یا بۆ لای مام جەلال ئەگەر واوێن بوو تا ئەمە بۆچی نان فەرمو ئەوم بەکرجۆ ئەو مەقەرات و بچن بۆ لایەن بە هیچ جۆرێ مامۆستا حامینی سەراجی ئەوانە چەپ نەبوون یعنی ئەوانە بەوە ناسراون کە سەر بە تو دەبوون بەردەوام هەموویان سەر بە تو دەبوون لە ئەسڵا بەڵێ بەس ببوون بە دیموکرات بەڵێ بڵێ ئەوانەی بەس سلێمانی معینی ئەوان چەپ بوون یاخود یعنی بیر و باوەڕی سۆسیالیسمی و ئەوانەیان هەبوو سۆسیالیستی بەڵێ پیاوێکی چەپ بوو پیاوێکی تێکوشەر بوو بەڵێ پیاوێکی نیشتیمان پەروەەر بوو کاک ئەمیری قازیش لە کتێبەکەی باسیەکە ئەڵێ حیزبی شوێعی دەستی هەبووە لەوەی کە هاوکاری بڵێن کاکفایە قۆوانیان کردووە بچن لە کوردستانە خەباتی چەکداری بکەن ئێوە وەکو حیزب دەستان هەبوو یاوەکو شەخص بەس بە بەڵەیە بە نەخێرەکە نەخێر ئەوە ڕاز نییە ئێمە هاوکاریمان کردبێ و هانماندا بێ بۆ خەباتی چەکداری نە ئێمە وەکو تێکۆشەرانی حیزبی دیموکرات هاتوون ئێمە دەعمیانەکەین هاوکاریانەکەین خۆیان شۆڕژ ئەەکەن نایکەن چی ئەەکەن چی ناکەن سەر بەخەواتە ئێوە دەستاتیان نییە لەو خەباتی چەکداری بە هیچ جۆرێک باشە و من حتا خەلیل شەوباش هات بۆ لای برادرانی تر هاتن لە ئێرانەوە بۆ لای تەرتیبم بۆ کردن کە بیبینن بەڵام ئێمە لە دانیشتەکانیشیانە حاضر نابووین ڕۆژێ لە ڕۆژانیش پێمان نەوتون وا بکەن وامەکەن باشە مامۆستا زۆر سپاس دەکەم ئێمە مەجبورین لێرە کۆتایی بە بەرنامەکەمان بێنین لە ئاڵلقەی داهاتوودا باسی کۆمەڵی بابەتی تری گرنگی مێژووی یەکەین کە پەیوەندی بە جەناب و حیزبی شووی عراقیەوە هەیە بینەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵلقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم ئەگەر یعنی وردبینی بکەی زۆربەی کات کوردێک سکرتێری حیزبی شووی عراقی بووە حیزبی شووی عێلم قەت دەوری جاچی نەدیوە لە دژی شۆڕژ طبعا برادرانی ئێمە شتیان وتووە و هەندێکی نامەوزوعیە برادرانی پارتی شتیان وتووە زۆری نامەوزوعی ڕەحمەتی بەهادی نووری باسیەوە کاڵێ ئێمە هەڵەیەکی گەورەمان کرد چوینە ئەو بەرەیەوە ئیسپات بوو دەرکەوت کێچێتی ئەو کارەی کرد بۆ ئەوەی لەگەڵ بەعز ڕێبکەوێ بە نەمانی شۆڕشی ئەیلول و بەو ئاژبەتاڵەی کە لەناو قۆسا ئەڵێمە ئاژبەتاڵ زۆربەیەکی گەورە لە حیزبی شووعی و بژاردی ڕزگاری خوازی گەری عێراق و کوردستانیش کرد